دەستخۆشی بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو بڕگەیە ئێمە لەگەڵتانە بەردەوام بین ئەچینە لای تەوەریکی ئەمڕۆمان کە تایبەتە بە شاعیرێک کە کۆمەڵێک بەرهەمی جوانی خۆی هەیە ئەو بەرهەمانەشی تایبەتن بە خۆی وە بە شێواز و ستایلێکی تایبەتی خۆی ئەم بەرهەمە شارانەی خۆی لە زۆربەی گۆڕ و ئەو شوێنانەی کەتیایە شارەکانی وتووە لە میدیاکانە بوو بەیاخو لەو کۆڕ و کۆبنوانەی کە و توێتی بەرهەمەکانی خۆیەتی و بە شێواز و ستایلی خۆی توێت ئێمەش پێمان خۆش بۆ ئەمڕۆ وەکو ڕۆژی هەینی لەگەڵەوەی کە شێفمان هەیە و بابەتەکان پێیوەستە بچوونە دەرەوە و سەیران و بەرهەمی شعریش بەرهەمێکی زۆر جوانە و کەشەکەش تۆزێ باراناوی و شاعران و ناسکە میوزیکیشان بۆ ئامادەکردوین جایتر ئەمڕۆ کاک زانیار دلمان لەگەڵا پێ وەکو شاعیرێک وەکو گەنجێکی شاری چەمچەماڵی خۆشەویست کە خۆشی هەرچێکی هەیە لە ناو سنتەری چالاکی گەنجان پێم وایە ئەمەش بۆ خۆی کارکردنە لەگەڵ گەنجانە و لە زۆربەی کۆڕ و ئەو گۆڕە شارانەیە بەشداریشی کردو زۆ بەخێر بێ کاک زانیار سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵە ڕەنگین و جوانەکەی کورسات هیوادارم ئەمڕۆ ببینە میوانێکی ڕحسووکی ماڵەکانوی هاوڵاتیان و بینەرە جوانەکانی کورسات یەخوا بەخێر بێ سپاس لێرەشەوە هەتا چەمچەماڵ ڕێز و خۆشەویستیمانەیە بۆ خەڵکە جوانەکەی چەمچەماڵ و بەناوی ئەو شارە جوانەی کە پڕە لە هونەر و بەرهەمی جوان و خەڵکانی دڵسۆز بە بەناوی هەموو چەمچەماڵەوە زۆر سپاس زۆر بەخێر عەزیزەکەمی سپاس جابر لەوەی ئێمە دەستکەین بە گفتوگۆ با بینەرەکانمان پێت ئاشنا بن بەرهەمێکمان پێشکەش بکەی وەکو شاعر لە خزمەتتانام تەبعاً ئەم بەرهەمەیان پێشکەشێکم بەرهەمێکی عاشقانەیە بەرهەمم ئەمڕۆ لە پرۆگرامە جوانەکەی ڕۆژێکی نوێیە ئامادە کردووە بۆ باوک کە بەرهەمی نوێیە و ئامادەی شتی نوێشی تێدایە با بێتە سەپرایز ئینشاءڵڵا شتی جوان پێشکەشەکەین و یەکەم بەرهەمیشم ئینشاءڵڵا لە حوزوری ئێوەیە پێشکەشەکە زۆر سپاس میوزیک هەبێت ماوەیە کە زۆر بێدەنگم و شەکانیشم ماندووە ئازیزەکەم جێم مەهێڵە تەنها مەکە هێشتا زووە هۆگری بێدەنگیت کردوم دڵتەنگی نەبوونی خۆتم لە ماڵی عەشق و ئەویندا چەشنی دیلێ قفڵ و کۆتم هەموو ڕۆژێ دڵتەنگم بۆت بێتۆیی زۆرم هەژێنێ خەمباریم بۆت هەستێ سەیرە گەرم نیوەم سووتێنێ لەبیرت بێ ڕۆژگارێک کە چاوەڕوانی گفتارێکتم وێڵ و سەرگەردان و نەخۆش لە جێگەی گشت ئازارێکتم دووری دووەکو ئەزمونێک کە ڕۆژ لە دوای ڕۆژ لەی فێرە بم وەختە لە چاوەڕوانیتدا چەشنی یعقوب بۆت کوێرە بم هێشتا بەهاری تەمەن مەولای من 21 سێیە هەنگاو بۆ هەرجەیەک ئەنێم خەم لە پێش مندا لەوێیە بە هەناسەیەکی سارد و بە دڵی پڕ لە خەمەوە ئازیز ناتوانم وەڵامی بێدەنگیەکەی تۆ بەمەوە ئازیز بە دڵ خۆشمەوەی دەی بێرەوە ئەم بەهارە بە یەک دێڕێ بە تۆ ئەڵێم بێتۆیم زۆر پێوە دیارە بەڵێ بێتۆیم زۆر پێوە دیارە پێشکەشتان زۆر بێتەوە هەر کەسە چاوەڕوانی ئینشەڵڵا بێتەوە ئەم بەهارەیەتەوە پێئاشنابیتەوە سەیرانێکیش بکەین پێکەوە ئینشەڵڵا بۆ نەوەرزی سەیران و کەشەکەش خۆشەوەی کەشەکەی شاعیرانەی زۆر کەشێکی خۆشە زانیار هەموو شارەکانت هەر بە شێوەی ڕۆمانتیکە لە چوارچەوەی شعری ڕۆمانسیە شارە وتووە من شێوازی ڕۆمانتیکە نووسم بەڵێ و کەمتر گرنگیم بە ستایلی کلاسیک داوە بەڵام لەگەڵەوەیە تەجروبەم هەیە لەگەڵ شیعرە کلاسیکەکانە لەگەڵ ئەزمموی شاعیرە کلاسیکەکانە شاعیرانی عاریفان پێشینانی خۆمان تەبیعی زیاتر شعری ڕۆمانتیک بە شێوازی لیریک نووسیمەوە و بەشێکیش لە شعرەکانم لەلایەن بەشێک لە هونەرمەندە میلەکانەوە کراوە بە گۆرانی باشە باسی شاعیرە کۆنەکانت کرد شعری کامیان زۆرە خوێنیتەوە
مامۆستا بێخوت بێخۆت بەڵێ مامۆستا باش. محمودی بێخوت زۆر باشە هیچ ئەزمونت لێ وەرگرتووە بۆ نووسینەکانت بێگومان بەگشتی هەمویان خوێنمەوە بەڵام مامۆستا محمودی بێخوت بە تایبەت ئەوان ستایلی کلاسیکە نووسن مامۆستا بێخوت ستایلی تایبەتتر عاریفانە نووسێ بێگومان ئەزمونم لێ وەرگرتووە ئەو ستایلی نووسینە ئەو شێوازی نووسینە هوشە سازیەکانیان بێگومان سوودم لی وەرگرتووە لە بەشێکی شعرەکانیشمە بۆ نمونە وشە سازیم بەکار هێناوە کە لە ستایلی ئەوانەوە هێنامە لە شێوازی ئەوانەوە ئەزمونم لێ وەرگرتووە سوودیان هەبووە بۆم زۆر باش جا کاک زانیار شعری ڕۆمانسی شعرەکە هەستی زۆر ئەبێت ئەبێ ئەو هەستەش لە خۆتا هەڵقوڵە اینجا بتوانیت تۆپیکی بە و شۆدەری ببڕێ ئەمە بۆ نمونە وای نەکردووە هەموو جارێک تۆ چاوەڕێی ئەم هەستە بکەیت تاکو ئەم هەستە لە تۆ هەبێ اینجا بنووسیت واتە ئەوەی کە لانێ هەندێک جار درەنگ بێت بزەبەت تەبیعی بێگومان شعر هەستە شعر کاریگەریە بۆ نمونە کاریگەرەبی بە بابەتێکی نیشتیمان کە لە ئازارێکی نیشتیمان زامێکی نیشتیمان لە شوێنێکا تۆ کاریگەرەبی پێی ئەم کاریگەریەوە ئەکا کە هەست و لا شعورت کاریگەری بۆ دروست بێت و وشەکان لە با بڵین وشەکان بێن و تۆ بیان خەیتە دەمی یەکەوە و شعرێکی لێ بنووسی و بڕگەکان بەپی بڕگەکان و ئەو ستایلی کە ئەینووسی بێگومان شعر کاریگەریە و ئەبێ و هەستت بۆ دروست ببێ جار هەبووە بە 3 مانگ بە 4 مانگ نەمتوانیوە شعرێک بنووسم بەڵام لە پاش ئەوە جاریشە بووە بە مانگێ ڕەنگە توانی بێتم دەشعری زۆر متەکامیلی و جوان بنووسم ینی بەدڵ نووسیمە دانیشتم بە دیارەوە مەرج نییە شعر تەبیعی دانیشی بە دیارەوە بەڵام هەندێک جار لە شوێنێکە ئیلهامەکە هاتووە دانیشتم لەو شوێنەیە شوێنەکە گونجاویش نەبووە بۆی کە ئیلهامەکە تەواو بکەم باشە خۆش لەگەڵەوەی کە شارە نووسیت و شارە خوێنیتەوە هەرچێکی کەوت لەسەر شانەکە بەڕێوبەری سەنتەری بەڕێوبەری ناوەندی گەنجانی چەمچەماڵم ناوەندی گەنجان باشە منتم سەنتەری گەنجان بەس ناوەندی گەنجانە هەر سەرکەوتوو بن هەمووی بۆ کارکردنە بۆ گەنجان هەر سوود و تایبەتی ناوەندەکەشمانە کار بۆ دۆزینەوەی هەلی کارەکەین بۆ گەنجان لە ڕێگەی مەجموعەیە ڕاهێنانەوە کە ڕاهێنانی پیشەین ڕاهێنانی سەردەمین کە هەموو ئەمانە حکوومەتی هۆڵندا سەر با بڵین فەندی ئەم پرۆژانی ئێمە ئاکات تەبعەن ئێمە وەکو ڕێکخراوی سپاردە هەستاوین بەم کارە و ناوەندەکەمان لە شاری چەمچەماڵ و هەڵەبجە و ڕانێدانەوە بۆ خزمەتکردنی گەنجان و چین و تۆژە جیاوازەکان و دوورخستنەوەی گەنجان لە بابەتی توندڕەوی و بابەتی پەرگیری و بابەتی تیرۆریستی و ئەو بابەتانە زۆر دەستا خۆش ئەمەش بۆ خۆی کارێکی زۆر گرنگە کە بتوانن و پەیوەندیانە لە نێوان شارەکانە دروست بکەن و بتوانن کاری لەسەرکەن و پەیوەندیش بە دەرەوەتانەوە هەبێت توانیمانە تۆڕێکی وا دروست بکەین کە ڕاستەخۆ پەیوەندیمان هەیە بە وەزارەتی دەرەوەی هۆڵندا و ڕاستەخۆ پەیوەندیمان هەیە بە هەر سێ شاری هەڵەبجە و ڕانی و چەمچەماڵ و کۆڕبەندی گەنجانیشمان لە شاری سلێمانی کردووە هەر سێ دابوونەریت هەر سێ گەنجی ئەو شارانەمان کۆ کردوتەوە لە شاری سلێمانیا لە ماوەکانی ڕابردووە کە کۆمەڵە ئیڤێنتێکی جوانمان بۆ ڕێکخستون لە ماوەکانی ڕابردووە دەیڤێنتەکانە شارە بۆ خوێنونەتەوە بەڵێ ئێستا زۆر بێگومان هەر کەسی خزمەت بە گەنجی ئەم خاکە بکات هەستەکەم وشێکی زۆر پیرۆزەکات چون گەنج دڵی زۆر خۆشە وزەیەکی زۆری هەیە داینەمۆیە بێگومان جا کاک زانیار بۆ نەچینەوە لای بەرهەمێکی ترت ئەچینە لای بەرهەمێکی تر ئەم بەرهەمە شعری باوکە تەبعاً دوو ئاڕائیەیە ئاڕائی یەکەمیان بۆ کەسانەیە کە باوکیان ماوە ئاڕائی دووەمیان هەر لە شعرەکەی ئەگۆڕی بۆ کەسانی کە باوکیان لە دەستداوە هیوادارم بێتاقەت نەبن دەست خۆش فەرم مەتەبعاً بۆ باوکێکی هەژارە ئێمەت هەمومان گەورە کرد بە داماوی و قوربەسەری بە هەزاران خاکەساری و بە هەزاران دەربەدەری ئێمەت هەمومان گەورە کرد بە داماوی و قوربەسەری بە هەزاران خاکەساری و بە هەزاران دەربەدەری بیرمە ئەو کاتەی کە باوکم تەمەنی بوو وەکو لاوێ لەبەر ئێمە نەیدەکڕی دەیوت هیچ جلێکم ناوێ ساڵەهای ساڵ یەک پۆشاک و پارەی حەڵاڵ بۆ گیرفانی
بۆی پێمان بگێنێ تووشمان نەبێت نیگەرانی باوک لە لای من پیرۆزە یەکسانە بە میهرەبانی باوە تەنها نیشتیمان نیت لە لای من هەموو جیهانی ئێستا تاڵی ڕیشت سپی و لۆتی ڕوخسار دیوانتە ئیدی سۆزی ڕۆڵەکەشت بۆ هەمیشە میوانتە جامانە و کڵاوی سپید بۆنی عارەقی ماندوێتیت بۆ منت بوو گشتی درۆیی جوانی و تەمەنی لاوێتیت ناتوانم وەفات بەمەوە مەگەر تەنها بە مەرگم بێ ئەی باوە گیان خۆشمەوەی بە تەنها گوێت لە مرد لە دەنگم بێ ناتوانم وەفات بەمەوە مەگەر تەنها بە مەرگم بێ ئەی باوە گیان خۆشمەوەی بە تەنها گوێت لە دەنگم بێ خۆزگە لاشەم کرم ئەی خوارد سۆزی باوکم لەلام باە بە سووتان ڕازی بووم بژیم بەس بێ باوک نەمامایە باوکە لەکوێی نووری ڕۆحم لە ناو سۆزی خاک و خۆڵی ڕۆڵەی بێنازوو بێکەست خەمی هەمووی کردە کۆڵی خوشک و برا بچووکەکەم دادەنیشن لە جێتەوە کاتێککە ئێواری لێ دێ دەڵێن بابەگیان دێتەوە دایکم چێشتە هەڵماویەکەی تێناکا بۆت لەسەر پێیە دەڵێ باوکتان دێتەوە ئەویش بۆ تۆ چاو لە ڕێیە دەی باوە گیانم وەرەوە با دڵ دەرکەم لە ئێش و ژان هێندە دوورم لە سۆزی تۆ هاڕیمی بەرداشی ژیان لە نێو هاوڕێیانی خۆما سەیری هەر هەمویانەکەم وێنایی جوانی سۆزی باوکم لە باوکی ئەوان ناکەم بەڵێ لە باوکی ئەوان ناکەم پێشکەشتان دەستخۆش دەگومان کۆمەڵێ هەستی زۆر جوان هەیە کە هەم بۆ دایک هەم بۆ نیشتیمان هەم بۆ باوک کە هەمویان پڕمانە و پڕخۆشەویستیە و لای خۆشمان ئێستا ئەمەستە زۆر لای شاعیران هەر لە کۆنیشەوە زۆر گرنگیان پیاوە من حەزەکەم پرسیارێک لە تۆ بکەم مەرجە هەر کەسێک شیعری نووسی ئیتر شارەکەی لە هەر شێواز و ستایلێک بێت خۆی لەو ستایلە ببینێتەوە مەرج نییە تەبیعی ئەتوانێت ستایلی تریش بەکار بێنێ کەسێک کە شاعیر بێ وەکو چۆن شاعیرانی پێشینی خۆمان توانیویانە لە زۆرێک لە زۆربەی زۆری ستایلەکانە بنووسن بەڵام بۆ نمونە من لە ستایلی ڕۆمانتیکە بە تەواوی شارەزاییەکم هەیە بۆ نمونە ئەتوانم بە ستایلی کلاسیکیش بنووسم بەڵام ئەو هەست و نەستەی نییە کە بۆ ڕۆمانتیک هەمە چۆن بۆ نمونە لە بواری میدیادا کەسێک کە پێشکەشکارە ڕەنگە بتوانێت پەیامنێری بکە بەڵام نتوانێت کە وەکو پەیامنێرێک ئەو بابەتە پێشکەش بکات بابەتەکانی پێشکەش بکە بتوانێت هەواڵی دەست بکەوێ و بە پێچەوانەشەوە بۆ پەیامنێرەکەش هەمان قسە ڕاستە بەڵام گرنگەوەی خۆت لەو بواری خۆت لەو بواری خۆتە پەرە بە خۆت بی و بە جۆرێ لە جۆرەکان لەو بوارەیە قاڵ بیتەوە و شارەزاییش هەبێ لە بوارەکانی دیکە دیوانت هەیە کاک زانیار دیوان کتێبی خۆت ئینشاءاللهەوە خەریکین لە ماوەیەکی نزیکە با بڵین دیوانەکەشم ئەخەینە بەر دیدی خوێنەران و لە زۆرێک لە شارەکانی هەرێمی کوردستانیشان ناساندنی بۆ ئەەکەین دەست خۆش بێ بەڵام پێش ئەوەی کە تەنانەت دیوانەکە و چاپێت تۆ تاکو ئێستا چەنەها کۆڕ و شەو شعرت ڕێکخستەوە ئێوارە شار لە پارێزگای هەڵەبجە لە شاری چەمچەماڵ لە ڕانیە لە سلەیمانی لە شاری هەولێر و لە پارێزگای کەرکووک ئەوەندی کە توانی بێتمان پەلمان هاویشتەوە بۆ زۆرێک لە شارەکان ئەوەندەشی کە نەمانتوانی بێت وەستاوین بە جۆرێ لە جۆرەکان بم نزیکانش لە ناو شاری چەمچەماڵە ئینشاءالله کۆڕێکی جوان و ناوازە ئەنجامەدەین بە سپۆنسەری یەکێک لە کەسایەتەکان کە سپۆنسەرمان بۆکە بۆ بابەتی میوزیک و بابەتی ساوند سیستەم و ئەو بابەتانە باشە من داوایە بکەم نەوەڵامەیکە بێکمان لەوانەیە بینی بێتت هاوکارمان سەهەر خۆی بەتەر لە بەرنامەی پرۆژێکی نوێ پرۆگرامێکی تایبەتیە لە کورسات کە کۆمەڵی بەرهەمی شاعیران ئەخوێنێت و من ڕاستی دەستخۆشیت لە یەکەین من حەزەکەم کە ئەگەر بەرهەمێکی کاکە زانیارە بێت سەحەر بۆمان ئەزانی بەوتم سەرکۆ زۆر جار ئەها کەسێک ئەوەی کاکزانیارە هەوە ئەو پرسیارم دەکرد خۆی بە قۆناغێک کا تێ ئەپەڕێت ڕوبەڕووی بارودۆخێک ئەبێ اینجا لەژێر کاریگەری ئەو بارودۆخە
دێت ئەو شعران نووسێ تۆ بارودۆخێکمان پێ بڵێ با ئەو بارودۆخە باتێ بەکەم بارودۆخی مامۆستا بەبست بۆیە لە هەستەکە تەنیا خۆی ئەزانێ و ئیخت ئەگەی نابۆنە زۆرش مەخۆشحاڵە بە چاوان ئەگەر هەتا لەلات ئامادە بەڵام تا تو شعرەکە حازرەکەی بە شێفڕەوشتمان لەگەڵایە تۆ ئازێت کێشە شعرێکم بۆ ئامادەکە ئەگەر ئامادەکەم شعرێک ئەوەی شعرێک ئامادەکەم لێرە حازرە باسی منداڵیەکات بۆنە ئەوە زۆر جوانە زای منداڵی چۆن بووە باش جا تا شعرەکە ئەدۆزێتەوە با شێفڕەوشت بزانین خواردنەکەی بەکوێ گەشتووە کاکزانیار تۆز ئازێت کێشە بۆم حازرکە باشە شێفکیان دووبارە سڵاوت خۆت بێدەن کردو گوێ لە شعرەکان نەگریت وانە بەدەم شعرەوە پەتاتە مالیەک ڕۆژەکانی جژنە لە بیرە لایڤ میوزیکەکەمە هەبوو گۆرانی بێژی شێف ئەهات و ئەڕۆی پڕ لەوزە ئەوەی جژن ئێستا پێم وابێ لەگەڵ شعرەکە بە ئارامی خەریکی ئەڕۆی ئیشی خۆتە ئێستا خەمخەفەتی شعرەکە بوام لێ کرد ئەی خوانەکە خەمخەفەتە باتەوەی شڵا یادگاری خۆشە لە بیر بخات بەکوێ گەی خواردنەکە شێف پەتاتەکانە شەلاوایە پەتاتەکە کوڵاوە ئەوە بەو بەکارمان هێنا بووی جا ئێستا کەرەی تێەکەین مەیەک پارچەکەرە لەگەڵ کەمێک کرێم ئەمە خێمان بەکارێنە لەگەڵ بیبەری ڕەش ئەم قسە بۆ چیەکەم بۆ خۆم یەکەماش ئەگا لێمە کاک سەرکۆ بیمێ ئاگاو لێم بێ هەڵام ئاگاو لێمە ئاگام لێتەوە ئەو سێری تۆ کەرەمان بەکار هێنا لەگەڵ کرێمەکەیە باشە خوێ بیبەری ڕەش ئەها لەگەڵ ئەوەیە بەڵێ شێف ئەمە هەر ئەکرێ لە جیاتی برنج بۆ نمونە مریشکیش هەر ئەمە دروستکەین لەسەر ئەمڕۆ برنجمان بەکار نیەنا ساوەرمان بەکار نیەنا بۆی خۆی لەگەڵ برزۆلەکە ساوەرە زۆر خۆش دەرەچێ بەزێ ئەمڕۆکرمان بە پەتاتە ئەتوانی سمیتیش بەکاربێنی شێف ئێستا بەکاربێنە شێف سیرەکەش بەکاربێنە ئەو بۆ سۆسەکەی ئەمە تا سیر پیازەکە تۆزێکمان داناوە تاوەکە ڕاستە سەرکۆ متمانەی بە توانای چێش لێنانی من نییە بەڵام بەو تەکنیکانە باسی ئەەکەم ئەبێ بۆی بسەلمێنڕێکە من بەتوانە کاک زانیار تۆ نابێ شتێک ببینی اینجا بڵێ ئەمە تۆ میشازانێ ئێستا تۆ شعر نووسی تو شعرەڵێ ئەڵێن کاک زانیار شاعیرەوانە تایسە داوەتی نەکردووە ئەی نەی وەڵڵا شێف ئەوە شیریشی تێکەڵەکەن ئەو پەتاتە کوڵاوە وایە کرێم تێکەڵاو کرد کرێمی لەگەڵ شیری ژەتوانی بەکاربێنی من کرێم تێکرۆ لەگەڵ کەرەیە ئەها کرێمە تێکەڵ خوێ بیبەری ڕەششم لێیاوە ئەی یەخوا دەست خۆش بێ زانیاری تر هەیە ئەم تاوەیەشیان بۆ سۆسەکەیە کەمێک سیر و کەمێک پیازمەدانەوە لەگەڵ ئەم پارچەیە کەرەیە ئەمە سوورە بێتەوانێ و دوێ ئەوە باشە سۆسەکەی تیەکەین لەگەڵ ئاوەکەیە کە باسمان کرد سۆسی گۆشتەک ئای یاخوا دەست خۆش بێ تۆ بەردەوام بە لە خواردنەکەی خۆت ئێمە گوێشمان لێ بگرە ئێستا سەحەر شارێکمان بۆ خوێنێتەوە ئەی دەست خۆش دوایژی گەڕینەوە ناو بناوینەوە لای تۆ بزان گەشت ئینشاءڵڵا باش نییە خۆش دەست خۆش ئیشەڵا لێرە بە کاک زانیار لەگەڵمان بۆی کە خواردنەکەی شەف تاقی بکەیتەوە ئەو چێژی وەرگە لە وشەکانی تۆ تۆش ئیشەڵا لە بەشی کۆتاییە لەگەڵمان بەبووی کە چێژ وەرگری لە خواردنەکانی شەف زۆر خواردنی بەتامە جاگەر گلەیشە هەبوو ئیتر ئەها لەسەر سەرکۆ هەرچەند بمبورە ئەگەر وەکو خۆی دانیبمەوە ئیترەمە سەرکۆ بوومنی توشکردوانەڵێگەر کەم و کوڕشمانە بوو بمان بورە باڵێ بێگومان ئەبێ بمبورە چۆن بێگومانوتیم شعر تەنیا شاعر خۆی زانێت کە مەبەستی چی بۆ وەکو خۆی توانە بی پێکرد بەڵام هیوامە ئینشەڵڵا گلەی نەبێ ئەگەر هاوڕێیان یارمەتیم بن میوزیکمان بنێ باڵێ دڵم خامۆش و بێدەنگە ئیدی لەم وڵاتە زیزە خۆشی لای من هەڵوەریوە چوار وەرزم گشتی پاویزە
خولیام وابوو ئەم تەمەنەم سەراسەر خۆشی بارێنێ بێ ئاگا لە باغی عمرم دڵ وەک بولبول ئەتارێنێ هەرچەند ژیانم بردەسەر لە نێو خەم و لە تاڵیدا ئەشکی دیدەم دێتە خوارێ دڵها بە شوێن منداڵیدا دڵ خۆت بیخوێنەوە چون بینی دارا دوودار خولیای پاکی و کاسە هاوسێ دوور لە پاشا و پارە و دۆلار ئەخوازم ئەوەی هاتە ڕێم خەو بێت بە خەبەر بێمەوە بە ڕۆح بە عزیزان بڵێمی دی بۆلاتان دێمەوە خەو بێت لە پۆلدا نووسە بم هەمووان خەمم بخۆنەوە زەنگی کۆتالێ بدرێت و بڵێن بۆ ماڵ بڕۆنەوە خۆش بە یەخوا دیت لە ئەخیرا خۆی وەریگرتەوە جۆشم لە تۆ بوو دەستی تۆش خۆش بێت دەست خۆش جارێکی جوان بوو هەمومان سەردەمی منداڵیمان هەڵێن ڕۆی بەڵام سەردەمێکە هەرگیز بیرمان ناچێتەوە ئەزانی کە هاتنەوە دایکمان لە ماڵەوە چێشتەکەی لێ ئەنا هیلاک شەکەت ئەو بۆن و بەرانە ئەهات بەسەر و تا 50 دانە دەرەجەی خراپێک ئەگرت لە مەکتەب هیلاکی دەرەچوو خۆشترین بۆ من ئەو کاتێک کەیتر ئێوە ڕێگەی مەکتەب بووە کردە ئەو کاتێک کەیتر جارێکی تر توانیم بۆ منە بڕوانامە بەدەست بێنم ببم بە مامۆستا چوومە ئەو مەکتەبەی کە خۆم لەوێت تاتبیقاتی پێڵێن لەوێ ماوەیەکە مێنیتەوە لەوێ کردم یعنی ئەوەی کە زۆر یادگاری بوو من لەوانەیە زۆر بەمان ئەمە بێ لێدانی جەڕەسەکە هەمان لێدان یعنی کە لێ حەزمە کرد مچکێ ینی ئەم شتە لە ناومانە لە زۆربەی کەسمانم یادگاری هەیە ئەجا بەس هەندێک گۆڕانکاری لە بیناکەیە کرابوو باخچەکەی گۆڕابوو خوێندکار ئەبی دایم گوێت لەو دەنگی جەڕەسەی زوو بێتە گوێت هەر خواخواتە زوو بڕوا کاتەکە مامۆستابی هەستە شانە هەر لە خواتە زوو جەڕەسەکە لێبە یا گوێ ناوێت ئەو کاتە هەستە دەکرد یعنی دێمە بەڕاستی ئەو ساکە مامۆستاکانمان کە ئەهاتە ناو پۆلەوە بەس تەنها مامۆستامان نەبوو یعنی باوکمان بوو کە سوکارمان بوو چکە بەس تەنها زانیاری ناینێ لە هەموو شتێکیە پرسیەوە ئەمە زۆر گرنگ بوو بۆ ئێمە بەڕاستی وشەی تەربیەوە تالیمیان پەیڕەوە هەردووشیان پەیڕەوە کرد یعنی بۆ نمونە فێریە کردی کە ژینگەت خۆش بوێ چۆن فێریە کردی لەوە ناکە بە قسە و بەزارێکی پێت بڵێ لەوە فێریە کردی کە هیچ ئەرچێک بۆ تۆ نەخاتە سەرت یعنی تێچووی هەبێت بۆ فێریشە کردی کە تۆ چۆن پەیوەزی بە خوێن نەگەشتەوە من نمونەیەکی سادەتان پێڵم دەرسی زانستمان هەبوو مامۆستا فێریە کردین ئەگەر تۆ ئەمڕۆ گەنمێک دەنجە گەنم بچێنیت بەیانی بەرهەمەکەی بینیت ئاوی بڕۆ ماڵەوە بەدایکت بڵێ ئەگەر قوتووی دۆشاوەکە لە سەلاجەکەی بەتاڵ بۆ بڵێ قوتوەکە سەری قوتوەکەم بۆ لێکەرە و بەڵام بیر نەچێ قەراقەکەی بە باشی بکوتێتەوە بۆی دەستان نەبڕێ ئەنجا بڕۆ گڵی تێ بکە پێشەش دەنگرمی تێکە شەو پێشەی بخەوی ئاوی بە خۆ بخاوە بڵێ خوای گیان گەنمەکەم پێ بکە دەی بۆ ئەمە لە زاکیرەی من ماوە دوای چەندین ساڵە فێریە کردی کە ئەمە ژینگەیە ئەمە بەرووبوومە و منیش هەتا ئێستا لە زاکیرە مامێنە یعنی پرۆسەی منداڵی و خوێندن و مەکتەبوانە هەموو یادگاری بوو بۆ خۆم بێگومان لە سەردەمەکانی ڕابردووشە وەکو ئێستا ژیان پێشکەوتوو نەبوو خەڵک بە قۆناغی زۆر قورساتەیە پەڕی و تەنانەت زۆر جار جل نەبوو لەبەری بکەی جل نەبوو کە جاری وا هەبوو جلی براکەت ئەی کرد دوای خۆت تەبیعی بە وڵاتەکەی ئێمە بە چەند قۆناغێکی ناخۆشە تێپەڕی و بەداخەوە هیوادارم تووشی ئەو قۆناغانە نەبێنەوە وڵات بەرەو ئاشتی بڕوا جیهان بەرەو سەقامگیریەکی تەواوەتی بڕوات باشە دوات تۆزێک باسی ناوەندەکەشمان بۆ بکەی لە چەمچەماڵ تا چەند گەنجانیان بە ڕووی ئەو ناوەندەی تۆچکە چەند بابەتێکت باس کرد زۆر دڵم پێی خۆش بوو لە دوورکەوتنەوە لە تون و تیژی گرنجیدان بە بواری هونەر گرنجیدان بە کۆمەڵە چالاکی جیاواز پەیوەندیتکردن لەگەڵ شارەکانی ترا ئەنجە پێشمان بڵێ هەر کوڕانیانە ناوەندەکەیەوە یاخۆ کچانیش بابێ جیاوازیانە ناوەندی گەنجانی چەمچەماڵ ناوەندێکە حەزەکەم هەر لە سەرەتاوە لەلایەن حکوومەتی هۆڵنداوە لەلایەن ڕێکخراوی سپارکی هۆڵندیەوە دامەزراوە و لەلایەن ڕێکخراوی سپاردەوە بەڕێوە ئەبرێ ماوەی 3 ساڵە و لە ماوەکانی ڕابردوودا
ڕێکخراوی سپارک و سپاردە لە شارەکانی سلێمانی و هەولێرە کاریان کردووە لە سۆنگەی هەستکردنمان بە پرسیارەتی بیرمان کردەوە کە شارە گەورەکان خەریکە بەرەو پێش چوون تێدا ڕوەداوە کەمتر پێویستی بە ڕێکخراوەکانە پێویستی بە NGO و دەوڵەتیەکانە بیرمان لەوە کردەوە کە سێ ناوەندی گەنجان لە سێ شاری جوانی هەرێمی کوردستاندا لە ئەم زۆنەی خۆمان دابمەزرێنین لە هەڵەبجە و ڕانیە و چەمچەماڵ بۆ خزمەتکردنی گەنجانی ئەو سێ ناوچەیە ئێمە بۆ چوار جیهەتکارەکەین جێتێکیان گەنجانە جێتێکیان مامۆسایانی زانکۆ و پەیمانگاکان و مامۆسایانی ئامادەیەکانە جێتێکیان دایک و باوکانی ئەم گەنج و کوڕکچانن و جێتێکیان حکوومەتە کە ئێمە لە ماوەکانی ڕابردوودا و لە داهاتووە ماسەر کلاس زیان بۆ ئەەکەین ماسەر کلاس لە شاری چمچۆماڵە لە بواری هەلیکارە کە چۆن هەلیکاری گەنجان دابین بکەین کە ئێمە حەوت نوێنەری حکوومەت لە هەرێک لە شارەکان لەگەڵمانە ئامادەن و لە شاری هەڵەبجەیە بۆ بابەتی پەرگیری و توندڕەویە بەداخەوە ڕەنگە کۆمەڵی بیری توندڕەوی لە هەموو ناوچەکانە تەبیعی بیری توندڕەوی تێدایە بەڵام لە شار بۆ شار ئەگۆڕێ و لە شاری ڕانیە خراپ بەکارێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن ئێمە لە سێ بوارە ماسەر کلاسمان ئەنجام داوە هەر سێ بوارەکەش با بڵین هەر سێ جیهەتەکە ئێمە پێکەوە کۆبوونەوەیان لەگەڵ ئاکەین و بزانین گەیشتونەتە چی ئاستێک لە ماوەکانی ئایندەشا کۆنگری ڕۆژنامەوانی ئەکەین کە گەیشتوینەتە چ ئاست و چ تارگێتێک لەو بوارەیە خانمانیش دێن خانمانی تەمەنە جیاوازەکان لە 16 ساڵ بۆ 30 ساڵ دێن سەردانمانەکەن و دەورە وەرەگرن و دێنە ئیڤنتەکانمانەوە و زۆر متەحامیسن بۆ بابەتەکان دەورە بۆ نمونە لە چ بوارەکە ئێمە لە ماوەکانی ڕابردوودا ڕاهێنانمان ئەنجامداوە بۆ بابەتی گرافیک دیزاین بۆ بابەتی فکرەی بزنس بۆ بابەتی بەڕێوەبردننی سوشیال میدیا مانجمنت و بۆ بابەتەکانی بزنس لە ڕێگی سوشیال میدیاوە ئیتر بەگشتی ئەم جۆرە بابەتانە بابەتی سەردەمن ئێمە گرنگیمان پێداون بۆ ئەوەی کە و بابەتی هەواڵسازی لە میدیاکانە کە گەنجێک چۆن ببێ بە هەواڵساز و چۆن هەلیکاری دەست بکەێ بۆی کە سیڤێکی دەوڵەمەند کات ئەو هەموو یارمەتی گەنجانمانەدەن کە لە ئێستایەکی لە گرفتە گەورەکانیان بەڕاستی دۆزینەوەی هەلیکارە یان دۆزینەوەی ئەو بەهرەوتوانایە لەوانە هەیە سپاست دەکەین لە چەمچەماڵەوە لە لامان ئامادە بووی جا با کۆتایی ئەم گفتگۆکەمان هەر بەرهەمێکی شاری جوانی دیکەی جەناب چ شعرێکی خۆتە زۆر خۆشەیە ئەومان بۆ بخێنەرەوە شعرێکی خۆمم زۆر خۆشەیە هەیە چون زۆر جوان منە شێوەکارەکان ئەڵەن کامێک لە تابلۆکان خۆشە بێ ئەڵێ هەستەکەم پەنجەکانی دەست من یا مناڵەکان من ناتوانم جیاوازی کە منێوانە وڵا دانەیەکی هەر خۆت دیاریت کردو دایمە لە مێشکتایە دانەیەکی دایمە لە مێشکتایە باشە ئەسە لە خزمەتانە فەرمو ئەگەر ماڵێک دروست بکەم لە ئەساس هەتا کۆتایی نەخشی نیگایی تۆ دەکێشم نەفرەت ئەکەم لە جودایی تۆ ئەکەم بە شازادەیە کەس بیری لێ نەکاتەوە ئەتکەم بە وەڵامی عەشق ئەتکەم بە پرسیاری عەشق کەس وەڵامی نەداتەوە تۆ ئەکەم بە شازادەیە کەس بیری لێ نەکاتەوە ئەتکەم بە پرسیاری عەشق کەس وەڵامی نەداتەوە ئەتکەم بە باڵندەی ئاشتی بە لێبوردەیی گشت جارێ عەشقت مانگی یەکشەوەیە و تاوە بارانە ئەبارێ ئەتکەم بەوەی کە ئەتهەوێ مەعشوقەکەت بە وەفا بێ لەگەڵ جوانی نیگای تۆدا خەریکی سەیر و سەفا بێ ئەتکەم بەوەی کە هیچ کەسێ پێی نەگات و قەت نەتوانێ خەیاڵیش بۆی نەبێ هیچ کات لەم خۆشبەختیە بڕوانێ هەست و بیرم ڕادەماڵم لە خیانەت و بێوەفایی لە ماڵێکی پڕ لە ئاواز لەلاتە بم تا کۆتایی لە ماڵی پڕ لە ئاوازم هەر خۆتەکەم بە دەروازە بۆی خەڵکی هەموو بڵێن کەیفی ئەم ماڵە چەند سازە بەڵێ ئەتکەم بەوەی ڕۆحم پڕاوپڕ ئاوێزانی بێ ڕۆحی جوانت لە باوەشکا و هەموو ڕۆژێ میوانی بێ بەڵێ هەموو ڕۆژێ میوانی بێ
پێشکەشتا بێت. خۆش سپاس دەکەم وەڵڵاهی خۆ بنیام ئەگەر ئەو هەموو ئیشە بۆ کەسەی خۆشکی ئەوێ بیکە زۆر جوانە بەڵام یاڕەبی تا سەر بێ وانە بێت تەنیاها سەرەتاکە بێ گەرم و گوڕن دوایەوەتە سار بوونەوە دوای بڵێ بۆ عشقی هەمیشە و تاسەر بەڕێی من وەکو شاعیرێک خەڵکەڵێ عشق نەگەیشتنە بەڕای من عشق گەیشتنە عشقی هەمیشە و تاسەر گەیشتنە بۆ کەسێک کە ئەتهەوێ بەڵام لە قۆناغێکیشا سیرەکەی بارودۆخ بۆت ناگونجێ خۆشەویستی ئەوە نییە کە تۆ ڕێگری لێ بکەی کە تۆ هەڕەشەی لێ بکەی کە تۆ دژایەتی بوەستیتەوە کە ئەگەر دەرفەتێک هاتە پێشی ئەو خۆشەویستی لەو کاتەیە ئەوەیە کە تۆ بۆت ناگونجێ و دەرفەت هاتۆتە پێشی ئەو بڵێ بڕۆ بەلای ژیانی خۆتەوە ئەمە لەو قۆناغەیە بەڵام ئەگەر دەرفەت بۆت بڕەخسێ دەرفەت بۆت بێتە پێشەوە کە بتوانی هاوسەرگیری لەگەڵا بکەی لەو کاتیانێکی بەڕێی من تاوانباری دنیا و قیامەت کاتە خۆپەرست نەبین بێگومان لە خۆشەویستیان خۆپەرستی نیە ئەو زۆر گرنگە ئاگامەڵێتی و بەرپرسیارەتیش هەڵگرین لە کاتێکا کەسێکمان خۆشویستە و بەرپرسیارەت بێگومان بەرپرسیارەتیش بە مرۆڤ هەڵەگیرێ ڕێکوایە دەستە خۆش دەست خۆش ئێمە لەگەڵتان بەردەوام لەگەڵمانەمێنێتەوە ئێمە داوەتمان کردووە بێ لەگەڵمانات خواردن تاقیقاتەوە بۆ لە لامانەمێنێتەوە لەگەڵتان بەردەوامە بین پشوێک وەرەگرین و دواتراگەڕێینەوە فەرموو زانیارمان لەگەڵدایە شاعرێکی زۆر زۆر بەتوانە دەستەکانە خۆشە کاک زانیار چەمچەماڵ کوێی تایبەتە بە سەیران وەڵاهی طبعاً لە چەمچەماڵ دەرەچی بەرەو مەنتیقەی سەنگا و ئیتر بەشێک لە لادیەکانی و مەنتیقانە ئیتر لێو ئەچی بەرەو قەراخ دێ لێژە هەیە و بەشێک لە لادیەکانی قەراخ ئیتر ئێمە زۆربەی زۆری خەڵکی چەمچەماڵ بۆ ئەو ناوچاناچن دێلێژە ئێستا خۆشە ماشەڵڵا ئاوێکی باشە زۆر زۆر ئاوەکانی گشتی بوژاونەتەوە و تەبیعی بۆ ئەم لاش بۆ مەنتیقەی گۆبتەپە و بۆ بەشێک لە لادیەکانی سنووری ئاغجەلەر ئەو لادیانش زۆر خۆشەوە کانیاوەکان تەقیون و نزیکی با بڵێن ناوچەی گەشتیاری بۆ گدە کە ئەوێش زۆر زۆر هەر خەڵکی چەمچەماڵ بۆ ئەو ناوچانە ڕۆ بە نسبەت خەڵکی چەمچەماڵەوە ئەیخوا هەر لە خۆشیاب نەو شوێنانە شەر ئاوەدان بێ ئێمە زۆر زۆر سپاسی تۆکەین ئەمڕۆ کە لای ئێمەبووی بە هیوایەوەی کە بەردەوام بیت و ئێمەش چاوەڕێوەی لێ دەکەین کە ببیتە خاوەنی نامیلکەیەکی خۆتی شیعری و بتانی بڵاوشیکەیتەوە و لە ناوەندەکەی خۆشت کە خزمەتە بە گەنجانوار بەردەوام بێ ئێمە زۆر سپاس بۆ ئێوە ئینشاءالله بم زوانە دیوانێکی شعری جوان وەکو ئاماژەم پێدا ئەخینە بەردیدی خوێنەران و بە هیوام کە توانی بێتمان ئەمڕۆژ میوانێکی ڕوحسووکی بینەرە جوانەکانی بە خێر بێت و سپاس دەکەین و جاوتمان